کاژێر شەشی بەرەبەیان بۆ پێنجەمین ڕۆژە حاجی ڕەزا بە یارمەتی گۆچانەکەی بەر لە هەڵاتنی خۆر دێتە بەردەم بانکی تانجەڕۆ لە سلێمانی و ئێشک بە دیار موچەکەیەوە دەگرێت چاوەڕوانیەکی قورس و زۆر بۆ موچەیەکی کەم. من لە چارەیەکی ویستۆ بۆ 6 لێرەم لەوە پێشی 4 ڕۆژ لەوە پێش هاتووم ئەمە سەری پێنجەم ڕۆژە هاتووم بۆ ئێرە چاوەڕێی معاشم ئەوە تا معاش دەستی بەدەستیمان پێکەن ئەڵێ هەیە و نییە و نییە و هەیە و ئەمانە وامان لێ ئەەکەن تاوا بێتاقەت و بێزاران کردو لە 73 من داوام کردووە لە 2004 تەقاویت بووم و ئێستا ئەواتە بەم حاڵە ناخۆشیە وەریەگری چاوەڕێیەکەی نییە پارە یا پارە نییە یا هەوێ لێ وەرناگرن یا ناوکەنە ژوورەوە یا پۆلیسەکان داشری پێڵن هاتووم وتیانە بڕۆ نییە تەسلیم کردو هەیە هەوێم لێ وەرناگرن بۆ ئەڵەوە مەجموعەکمان وەرگرتو هەر ئەوەیە بۆ سبێنەوەرە سبێنێ یەن تەماشاکەم لێرە خەڵەباڵغا ئەوەش هەر بەرم ناکەوێت چون بۆ سەرەوانێ پێڵێ ئەتۆ بۆ زۆر نهاتی وڵات تۆ هینێ نییە پارە نییە پارە هەنیە 4 ڕۆژ هاتووم هەر پارە نییە ئەم ڕۆژەگەر بێمەوە سەری 5 ڕۆژە پارە نییە. یەکێک لە خانەنشینەکان لە هۆشخۆی چووە. ئەوانی دیکە لێ ئاڵاون و دایانەوێ بە پێی ئەزمموی میلیانەی خۆیان فریاگوزاری پێشکەش بکەن و لە مردن ڕزگاری بکەن. هەزاران ژن و پیاوی بە ساڵاچوو لە پارێزگای سلێمانی بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە نازانن ڕوولەکێ بکەن و سکاڵاکانیان ببنە بەردەم قاپی کێ. بەڕێوبەر و بەرپرسانی خانەنشینی لە سلێمانی ڕەتی دەکەنەوە لەو بارەیەوە قسە بکەن. نەخۆشم منەوەتانێک گۆچانم پێدارم پێ ناتوانم ڕۆماتیزمە مەقاچی خۆلم هەموویشتی ئازاری هەیە ئێستا بە تەکسیەم هەموو ڕۆژەکە هاتووم بە تەکسی بە 4 هاتووم بە 5 هاتووم بە 6 هاتووم لە ئەوڵەوە بە 3 هاتم بۆ ئێرە تاکو بەنزین هەرزان بوو ئێستا بەنزین گران بوو ئەوانش گرانیان کردو سەر خەڵک هەتا نانەوە گران بووە بەنزین گران بووە ئاو گران بووە نان گران بوو خواردن گران بووە هەتا خواردەمەنیشمان نانی حکومەت ئەمەکەی حکومەتە باوکو لێشمان دەمرێ لە خانەنشینی لێشمان دەمرێ هەربینە وەرگەڕێن لە تاوی بێپارەی و لە داخان هەربینە لێمان مرد ئارێ وەڵا لە پێش نەورۆزێشدا هەوەیەکەم تەسلیم کردووە تیان بڕۆ داتەم 4 ڕۆژەی نەورۆزە با بڕۆ دوای وەرنەوە ئەوە ئەمڕۆ 5 ڕۆژە دێم بۆ ئێرە وەڵاهی دەڵێن نییە دووزێک دێ و کەم دێ کەم دێ ئەمە معاش وەرگرتنە ئەمە پارانە کابرا 30 ساڵ خزمەتیە 50 ساڵ خزمەتیە ئەمە دوێنێ لێرایەکێ مردووە لە پێش نەورۆزا 2 زەلام لەو لا مردووەکێتر لەو باقە مردووە ئەمە تا ئێستەمە 5 مردووە ئەمە حرمەتی ڕیسیەکانە دەچی 50 ساڵ و 40 ساڵ و 30 ساڵ خزمەتی بە وڵات کردووە. ڕۆژی 20 ئازاری ئەم ساڵ دوو خانەنشین بەهۆی پاڵەپەست و فشاری قەرەباڵغیەوە لە کاتی چاوەڕوانیکردنی موچەکانیان لە بەردەم بانکی تەنجەڕۆ گیانیان لەدەستا. ڕۆژی 30 ئازار لە 4 قوڕنا خانەنشینێکی دیکە لە کاتی بەڕێکەوتنی بۆ بانک و وەرگرتنی موچەکەی ئۆتۆمبیل لێیدا و گیانی لەدەستا و بووە سێمین حاڵەتی گیان لەدەستان کە لە ماوەی دابەشکردنی موچەی مانگی شوباتدا گیانیان لەدەستاوە. ڕۆژی 13 تەمووزی 2021 لە بەردەم بانکی تانجەڕۆ خانەنشینێکی دیکە بەهۆی بەرزی پلەکانی گەرما و گوشار و پاڵەپەستۆ گیان لێدەستا. دەبێ هۆیەکەی بۆ خۆیان بزانن چییە ئێمە بزانین ئمە برین چی دەبێ بۆ خۆیان بزانم هۆی چییە ئێمە خراپین یان وان خراپن ئەوە خوا دەیزانێ وڵات تازەیە نالەوە پێشوانە و وەڵات بەس بەسەر ڕاستی دەدرا ئارێ وەڵا ئەوە تەقیبی 1-2 مانگ 3 مانگ ئەوە 3 مانگە بەم حاڵی دەدرێ ناوەڵالەوە پێش بەسەر ڕاستی دەدرا لە وەزارەتی تەندروستی وەزارەتێکی خۆی تەندروستی خاصی خۆی هەبێت پێ لێ وەرگرێ وەزارەتی تەربیە عینەشت وەزارەتی کەستوکاڵ عینەشت وەزارەتی شارەوانی عینەشت بۆ حەچی وەزارەتی خۆی جاجا بێتەوە بچێ لەوێ وەریگرێت و ئەچێ ئەم قەڵەباڵغی کەڵەکەتڕێ نامێنێ ئەوە لێرە تقریبا لێرە ئەو ڕۆژە لێرە بووم 3 کەسی لێ مردووە ڕۆژێکیکە لێرە بووم دوانی کەی لێ بورایەوە
بەڕێوبەری یەکێک لە بانکەکان هاتووەتە نێو خانەنشینە پێیان دەڵێ ئامادەیە تاوەکو درنگانی شەو لە دەوام بمێنێتەوە بەڵام ناتوانێت بەڵێنیەوەیان پێ بدات کە بانکەکەی پارەی لێ ناپڕێ. من سەرچاوی کۆکردنەوەی پارەکان نیم ئەزانم من سەرچاوی ئەو کۆم ئەو بڕەپارێم کە ئەگاتە بانکەکەم و من تەوزیعکەم ئێستا من هەچیە بە تۆ بڵێم لەوانێ من درۆکەم بەڵام من چاوی بەڕێستان ماچەکەم دووسێ داواکاری بچکۆلانم هەیە لێم وەربگرن مەمنونە بم هیچێک لەوانە با ئێمە سەبرمانە بێت تازە وەزعەت تێکەوتوین بزانی چۆنە دوو هەم سەبرتانە بێ لەسەر ئەوەی کە پارە هاو من لە خزمەتان نابم نیوە شەویش بێ من پارە وەرگرم پارە لە تەوزیعکرد نابم هەوڵ بن لەناو خۆتانە ئەوانەی کە زۆر پەکەوتن ئەوانەی کە زۆر هیلاکن پێشی خۆتانی بخەن بۆ ئەوەی بتوانن ئەوان نمێنێتەوە چکە بڕاستیەکەی بۆ ئێمە ئەمە کارە ساتە پارە هەیە لە کوردستان یان هەر نییە کاکە بە ساقە بووم بەڕێی جەنابێ ئەمە فکرێ ئەمە بۆ جەنابێ شتێ بەپێی من بۆ ئەزانم هەیە من ئەزانم باشە بەس بۆ تۆ نازانم تۆ ئێستا لەوانەیە بە بۆچوونی خۆت من قسە بۆ کەم ئەڵم پارە هەیە و لە بانکەکایە و لە شتەکایە و بەڵام لەوانەیە قسەکان ئەمە بەس دروستکرااو بێ یاخۆ لەوانەیە ڕاست بێ بەڵام من وەکو بەڕێوبەرێک ئەوە نە دەسەڵاتمە من تەماشای بەڕێوبەرایەتی گشتیەکەم لە ڕاستیە من هیچ پاسایەک نبینم بۆی بانک لە سلێمانیا پارەیتیانە بێ چکە لە باشماخەوە لە پەروێزخانەوە لە پشتەوە لە مەرزی تەوێڵەوە لە هەموو سەرچاوەکانی داهاتەوە لە هاتوچۆوە لە گومرگەکانی ترەوە لە ڕسوماتی فەرمانگەکانی ئاو کارەبا و هەموو ڕسوماتەکانی ترەوە پارەیەتە بانکەکانی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین بانکەکان نەبوونی سیوی لە بۆیان قسەیەکی ڕاست نییە بۆ پارە مانگانە یەتە بانکەکان کەواتە ئەبێت ئەم پارانە چیان لێبێت ئەو کەسی ئەتوانێت وەڵامی ئەم پرسیارە باتەوە بە ڕێزێکە کە لە بەرپرسیارەتی سیاسیشی هەیە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە گەرمیان و ڕاپەڕین و بەرپرسیارەتی قانونی هەیە ئەویش جێگری سەرۆکی حکومەتە بۆ خەڵکی ڕوونکاتەوە پارە لە بانک لە سلێمانیا چی لێت بەواژۆی چوارداندا ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕۆژی 13 ئازاری ئەمساڵ نامەیەکە ناڕەسەی سەرۆکایەتی ئەنجومەنەکە کردو داوای لێکۆڵینەوە لە داهاتی پارێزگای سلێمانی دەکەن چونکە بەپێی زانیاریەکانی ئەنجومەنەکە داهاتی پارێزگای سلێمانی لە مانگی 1 و 2 ئەمساڵ 150 میلیارد دینار بوو ناکرێت بانکەکان باسی بێپارەیی بکەن. داوای بانکهێشکردنی بەڕێوەبەری بانقی هەرێممان لە سلێمانی کردووە داوای بەڕێوەبەری گومرگی باشماخ و پەروێزخانمان کردووە بێنە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە لێرە ڕوونکردنەوەمان پێ بدەن هۆکاری نەبوونی پارە لە بانقەکان چییە هۆکاری گەڕانەوە یاخود نەگاڕانەوەی داهات لە خاڵە سنوورەکان چییە هۆکاری ئەو زەجەیەشی چییە کە موچەخۆران بۆ بۆشیوەیان لێ دێت ئایا فعلەن ئەم داهاتی سنووری پارێزگای سلێمانی ئەگەڕێتەوە بۆ بانقەکان یان ناگەڕێتەوە ئەبێت لێرەوە بە دوواداچوونەکە بکەین کە چووە بانقەکانەوە اینجا دیسانەوە لێوە دەست پێ کات کە بچین لێکۆڵینەوە بکەین لە بەڕێوەبەری بانقەکان نەک تەنها بانقی هەرێم هەموو بانقەکانی تر ئەوانەی کە موچە دابەشەکەن هۆکار چییە کە ئەگەر موچە هەبێت بورن ئەگەر بوجە هەبێت و پارە هەبێت بۆچی خانەنشینێکی قوربەسەر لە 12 شەوە ئەچێت سەرە ئەگرێت بەڵام بەداخەوە هەتا ئێستا سەرۆکایەتی وەکو پێویست وەڵامی یاداشتەکەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی نەداوەتەوە شەمەی ڕابردوو کۆمەڵێک دەگەم مدیر بانکەکان لەگەڵ کاک عەبدوڕەحمانی مدیر عامی بانکی هەرێم چوونەتە لای ئەنجومەنی مەحافەزە بیرمان لە دوو ڕێگە کردوتەوە ڕێگەیەکیان بیرمان لەوە کردوتەوە بە شێوەیەکی هاتووەنەڵی کتوپڕی چارەسەرێکی کاتی بۆ وەزعەکە بدۆزینەوە هەوڵ بین لە مانگانی داهاتووە داوامان کردووە لە ئەنجومەنی مەحافەزە دەنگمان بگەێنێ بە ئەنجومەنی وەزیران بە هەموو جارێ خانەنشینی لە دواوە نەبێت با لە دوای وەزارەتێک دوو وەزارەت ئێمە کارێکی وەها بکەین بەڕاستیەکەی خانەنشینەکان دەست پێ بکەن زیاتر لە 6 جار 7 جار ساڵی 2 جار لە مانگی 1 تا مانگی 6 لە مانگی 6 تا مانگی 12 داوامان لە پارێزگای سلێمانی کردووە کە لایەنی جێبەجێکاری سەرەکی لایەنی یەکەمە لە جێبەجێکاریە دەبێت ئەو ئاگاداری ئەم داهاتە بێت چەندێکی ئەگەڕێتەوە چەندێکی سەرفەکرێت بۆ فەرمانگەکان بەڵام بەداخەوە نە وەزیری دارایی نە پارێزگای سلێمانی نە گەنجینەکان نە بانقەکان نە خاڵە سنووریەکان هیچ کەسێکیان ئامادەییان تیادا نەبووە بزانن داهات لە پارێزگای سلێمانی چەندێکە بیدەنە ئەنجومەنی پارێزگا و هاوکارمان نەبوون لەم بابەتە و تەنانەت ڕێگریشمان لێکراوە لەم بابەتە. لە هەرێمی کوردستان
نزیکەی 400,000 خانەنشین موچە وەردەگرن کە 40,000 کەس لەوانە لە ساڵی 2021 خانەنشین بوون. بۆ ساڵی 2022 فەرمانبەرانی لەدایکبووی 1950 دەتوانن داوای خانەنشینی بکەن. بەڵام دوای بینین ئەم دیمەنانە پێناچێ هیچ فەرمانبەرێک حەز بە خانەنشین بوون بکات. ئەگەر میکانیزمی دابشکردنی موچاوە بەردەوام بێت و دۆخی بانکەکانی سلێمانی ژۆک مەتەڵبمێنێتەوە، گەرمای پڕوکێنەری هاوین دروێنەی گیانی خانەنشینان دەکات. کار ئاسانیە کرد بۆ ئێمە ئەبێ کار ئاسانێکی وا بکەن کە ئاسانی بەرمانکەوێ کەوا ڕواحینەکان جیاکەنەوانێ بانقەکان ئەوە زەراعە لێرەیە، تەربیە لێرەیە، تەندروستی لێرەیە، ئەو کارەبا لێرەیە، گەشت و گوزار لێرەیە، شارەوانی لێرەیە، هەمووی لێرە عاجوەرەگرێت تقریبان بووە 15,000 لێرە کوی کوان کردو نەتوانێ وەریەگرێت. آخر لێرە بتۆن وایە بەم قەڵەباغی لێر دوگزەبێت و کردوانە بە چشتی مەجێ و تێکەڵان کردو بەسەریەکە. موچەکەم ئەگەر خۆم بیخۆم لەگەڵ پیرێژنەکە بەش 15 ڕۆژەکە 15شیان لەسەر مناڵی ئەی دووسەوی زیار هەرەوەی کورە جاواکردن بەشە 20 شەوی کرد بەشە 15 شەوی کرد 20 شەوی بەڵام خۆ ئێمە تازە دەستمان لە هەم پرسکان بەر بووە کۆ گاگەلمان نەما ماڵاتمان نەما هیچمان نەما ئێستا ئەوەشمان بدەنێ هەر قەناعەتی نەما پێی قەناعەت دەکەین ئەگەرمان دەنێ بەسەر ڕاستی. ڕۆژی 29 سەی 2022 پەرلەمانی کوردستان لیژنەیەکی پێکێنا بۆ ئەوی بە دوواداچوون بۆ میکانیزمی دابشکردنی موچە و بێپارەی بانکەکانی سلێمانی بکات. ئەندامێکی لیژنەکە دەڵێ چارەسەرەکە زۆر ئاسانە، بەڵام هیچ پاساوێک نییە بۆ ئەوی بانک پارەی تێدا نەمێنێ. تاوان لیژنەکە ئەرکێتی دیراسەی بارودۆخەکە بکە و پێشنیاری ڕێگە چارەیە بکە بۆ وەزارەتی دارایی حکوومەت بۆ ئەوەی ئەم بارودۆخە خراپە کە بەڕاستی هەمومانی ئازاردا و کۆتایی پێبێت و بە ساڵاچ و بە ڕێز و شکۆوە ئەو کەمە موچەی کە هێتی وەریگرێ. تاوان چارەسەرەکە زۆر ئاسانە بەتایبەت لەم دۆخە کە زانستەکانی بواری تەکنۆلۆجیا و ژمێریاری و ئایتی گەشەی گەورەیان کردووە. یعنی بە ئاستێک کە ئێستا بیدەیتە دەست کۆمپانیایەکی مامناوەندیش زۆر بە ئاسانی ئەتوانێت ئەم موچێ بگەێنێتە دەست هەر هاوڵاتێکی خانشین لە ماڵەکەی خۆیان بەو بڕە پارە کەمتریش کە خانشینێک سەرفیەکە لە پێناو وەرگرتنی موچەکەیە. بەشێک لە خانەنشینان بە 6 ڕۆژ چاوەڕوانی موچەیەکیان وەرگرتووە کە کەمترە لە 250,000 دینار. هەندێکیشان ناچار دەبن بەشێک لە موچەکەیان بدەنەوە بە دەرمان چونکە ئەو فشار و پاڵەپەستۆ و گەرما و سەرمایە نەخۆشیە درێژخایەنەکانیان بەخەبەر دێنێتەوە.